ئێستاش هاتون جارێکتر بەڵێنی زیادکردنی موچە دەدەن. من دەڵێم یەکەم ناتوانن ئەمە جێبەجێکەن، چونکە ئەوان دەڵێن بەو مەرجەی نەوت نرخی ئێستای بکە و بەو مەرجەی بەغدا پارە بنێرێ و نە عەبادی دەتوانێ و پارەیاوا بنێرێەوە نە نەوتی لەو نرخە دەمێنێتەوە. بۆیە ئەمە لە خەڵەتاندنی خەڵک زیاتریی تر نییە. بەی شێوەیە بۆ کارە ڕازین داوای مافەکانی خۆمان دەکەین، داوای شتێکی زیاترمان نەکردووە، تەنها داوای کۆگەڕانەوەی شکۆ بۆ مامۆستا و داوای مافەزەوتراوەکانی خۆمانمان. ئێمە بە هیچ شێوەیەک رازین بۆ قسەی کە سەرۆکی ناحکومەتی هەرێم کردوێتی، چکە لە جیفانی خۆی دەریێنا و خۆ خێر بە ئێمە ناکا، لە جیفانی باوکی معاش نایە بێمە، ئێمە ئەبێت بە پێی خزمەتی خۆمان بە پێی ساڵی خۆمان معاشمان بۆ دیاری بکرێ. بەڕاستی دوێنێ ئەم سەرۆک بەناو سەرۆکی حکوومەتەی چەقۆ کێشە ئەوەی سەلمان کە هیچ جیاوازیەک لە نێوان ئەو پاسەوانەکەدا نییە کە شەقەکەی لە مامۆستاکە هەڵدا، چونکە دوێنێ ئەمیش هەڕەشەی چەقۆ کێشانی کرد و هیچ گۆڕانکاریێکیش ڕووی نەداوە، تەنها پڕوپاگەندەیە ئەوە بۆ لە ناوبردنی ئەم خۆپیشاندانانە. ئێمە بەردەوامین و داوای مافی خۆمانەکەین و تا سەریش بەردەوامین، هیچ کەسێک چۆکمان پێدا نادا. سەرۆکی حکوومەت من پێ ئەڵێم پیاوێک لە ئاستی بەرپرسیارەتی دەوڵەتێکە سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران بوو، ئەوە لە زیاتر ئەو قسە ناڕەواییم کردا بەرامبەر خەڵکی، ئەوە لە ئاستی دابوو دڵی خەڵکی خۆش کردایە، خەڵکی هەور کردایە و وعدێکی بە خەڵک بدایە، با تەنها خەڵکەوە خۆشەویست بە خەڵک دەربایە. لەبەرەوەی مامۆستا لە قەڵەم زیاتر، لە کتێب زیاتر، لە زانست هیچ شتێکی پێ نییە. هیچ کاتێ مامۆستا لە هیچ سەردەم و ئانێکدا نەبوو تەمای ناڕەحەتی بۆ هیچ دەوڵەت و یاسایەک، تەنها پشگیر بوو بۆ زانست زانێ پێشکەوتی وڵات. خوێنکارێکی مامۆستا پشتگیری مامۆستاکان دەکەم لەم خۆپیشاندانەیە. نابێت ئەو قسانە هەنی بەڕاستی جوان نیە، چونکە هەموو مامۆستایەک خاوەنی شتۆی خۆیەتی، ئەنجا دووریشە لەو شتانەوە. بەڕاستی مامۆستایانی هەر ئێستا ئەگەر بشگەڕی بەڕاستی هیچی گیرفانیشی 250 شیت یانێنەوە بچەقۆ ئەو شتانەی لەو بابەتانە.